سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئەسمانی پێیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشە ناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لە نێوبازار لەگەڵ هاوڵاتیاندا پەیامێکی دیکە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەڕێز بێت. بەڕێزانم ڕۆ دەمانێت گفتوگۆ بکەین دەربارەی ئەوەی ئایا تا چەند دڵخۆشیت بەو ئارامیەی بەو ئاسایشەی کە لە هەرێمی کوردستانە بەرقەرارە کە لە شارەکانی سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە خەڵک بە ئارامی و بە ئاسایشێکی باش دەڕوات و دەچێت. خەڵک دوورە لە تەقینەوە، خەڵک دوورە لە نائارامی، خەڵک دوورە لە کردەوەی تیرۆریستی. تا چەند تۆمە دڵخۆشیت چۆن بتوانین هەر یەکەمە ببینە پۆلیسێک ئاسایشێک چاودێرێک بۆ زیاتر ڕاگررتنی ئارامی شار و بۆ زیاتر ڕاگررتنی ئاسایشی هەرێمی کوردستان. بابزانین پەیامی هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە چییە و چۆن بۆمانە دوێن. فەرمون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەفسەرێکی پۆلیسم هەموو هەوڵی خۆم دەستۆتە پاڵ هەوڵی برادەرەکان و دەستگا ئەمنیەکان تاوتوانم ئەم شارە بە جوانی بێڵینەوە بە قوربانیان بم قەزان لە من کەوێ ئەگەر ئێمە بەیانی وەزعمان تێکچێ ئێمە ژەرەکو مەسی ئەوانمان بەسەرێت ئاسایشیانی ئەم خەڵکەشانی ئاسایش. وەڵڵا من لەخوای گەورە بەزیابێ زۆر مرتاحم لەبەرەوەی کە شارەکەمان ئەمڕۆ زۆر پارێزراوە لەلایەن ناحی ئەمنیەوە. اینجا کێ بێ حەز بەم بەرقەرارێ نەکات بەم ئارامیە نەکات. ئەگەر ئێمە بەیانی وەزعمان تێکچێ ئێمە ژەرەکو مەسی ئەوانمان بەسەرێت. ئەم ڕاگررتنی ئارامی و ئاسایشە بۆچی ئەگەڕیتەوە؟ وەڵای یەکەم بۆ هوشیاری خەڵکەکە و دووەمیش هێزە ئەمنیەکان. هێزە ئەمنیەکانە بەدڵە لە ڕووی ئەوەی کە توانیوانە پاراستنی شەڕ ڕابگرن. تەمان ئەگەر ئەوان نەبوونایە ئێمە ئێستا نەمانتوانین بەم ئارامیە بژین. ئێمە چۆن بتوانین بەدەر لە براکانمان کە ئاسایش و پۆلیسن ڕست لەشان ساغ بەیەخوا کە توانیوانە بە شەو و بە ڕۆژ بوێرانە کۆڵنەدەرانە خۆنەویستانە ئاسایش و ئارامی شارەکان هەرێمیستان ڕاگرن. بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە چۆن بتوانین هاوکاری ئەوان بین هەر یەکەمان لەلای خۆمانەوە بینە ئاسایشێک پۆلیسێک ئەگەر کردەوەکی نەخوازەوەیان کارێکی تیرۆریستیمان بینیان بۆ نمرە کەسێکمان بینی کە بێ بۆ نمرە مادە بێهۆشەکان بێنێتە ئەم شارەوە بێنێتە هەرێمی کوردستان بۆ ئەوی زەرەر بە خەڵک بگەن لە هەر ڕوویەکەوە بێت چۆن بتوانین ئێمەش ڕۆڵی ئەوان ببینین هاوکاری ئەوان بین. وەڵڵاهی ئەبێ هەموو کەسێ لە ئاسی خۆی هوشیار بێت لەو شتە هەموو کەسێک کەم تەرخەم نەبێت لەو شتانە لەبەرەوەی ئێستا ئەو بێت من و تۆ ناناسێت ئەو بیارکاری تیرۆریستیەکە ئەگەر خەڵکی مەدەنی بێت و ئەگەر چەکدار بێت و هەگە هەشتێ بێت ئەو مەبەستی ئەوەی تێکدانی وڵاتەکەی و شارەکەی ئەبێ هاوکاریان بە هەموو شێوەیە. دووە پەیامە چییە؟ وەڵام من هیوادارم ئەم وڵاتی ئەمە بە تایبەتی ئەم شارێ ئێمە ئاوادایم ئارام بێت و دوور بێ لە هەموو کێشە و مەشاکیلێک و حاڵەتی ئەمنی شەڵە. وەڵی زۆر دڵخۆشن بەمە بەڕاستی یعنی من نەسیحەتی من بۆ سەرکردەکان احتیمال ئێستا ئەوان ئێمە بە بچووک بزانین بەڵام ئێمە بچووک نین دەبەرەوەی ئێمە لەگەڵم دۆخەیە گەورە بووین لە شۆڕشی ئەیدو لە پێشترەوە و ئێتر لەگەڵم دۆخە گەورە بووین ئەزانین وەزەکە بەرەوە چی ئەڕوا یعنی ڕژامان وایە تکایان دێ ئەەکەین مووی لە دەمی یەک بژێنین یەکتری بخوێننەوە تێگەشی گەورە حساب بۆ بچووک بکە تێگەشی کە باسی دیموکراتیەکەن دیموکراتیەکە بەڕاستی بێت گاڵتە جاڕی نەبێت هەر کەس مافی خۆی بیرێترێ تێگەشی ئەمە بابێکی ترە بابێنە سەر لایەنی ئاسایش تۆ تا چەند دڵخۆشی بەمە کە ئاسایش بەرقەرارە لە هەرێمی کوردستان؟ وەڵی من دڵخۆشم و مەترسیش لە دڵمایە ئەتەرسم. بۆچی؟ چونکە ئەمە دەستە یعنی بە فویەک و سەبرێ خوانە خواستە دەستەکە دەستێکی ڕەش بێتە ناوە وەزەکە بە قەومێنێتی شوادۆرمان ئێمە دوژمنە کاکە خۆ پێویست ناکە تێگەشی ئەمە پێویست ناکە ینی بە فەلتەفە باشیش بکەین لەگەڵ فلانە ئیداقەمان وایە لەگەڵ فلانە ئیداقەمان ئەوەی کە تۆ ئیداقە هەیە لەگەڵ یا دوژمنمانە تێگەشی ئیتە ئەم دوژمنێتە ئێستا بۆ سەبری کردووە مانم هەرخوا بەزەی بە میلەتایەتەوە و ئەی ڕۆڵی برادرانی ئاسایش و پۆلیس و پێشمەرگا بۆ بەرگەریکردن لە هەرێمی کوردستان و لە شارەکانی کوردستان چۆن هەڵەسەنگێنیت؟ وەڵڵاهی من ئەڵم بە قوربانیان بم بەڕاستی گیان لەسەر دەستن تێگەشی بەڕاستی دەخۆیان بووداون تێگەشی لێرەشەوە داوا لە مامۆستایانەکەم داوا لە مۆزەفینەکەم داوا لە بەرپرسی دایرەکانەکەم دایرەکان بکەنەوە کاکە تێگەشتی
ئەم حکومەتی کە هەیە حکومەتێکی حیزبیە ئەم حکومەتە حیزبیە دڵی خۆش نییە بە خۆیان دڵیان خۆش نییە بە وڵاتە ئیتر بە ئەم وڵاتە بەرەوداوە نەڕوە خەڵک دەرزی نەفەوتێ و هاوڵاتیان مەحەمەدۆشتیان دوا نەکەوێ و ئیتر من پێم ئەوەیە بەڕاستی ینی شتی تر زۆرە بەڵام چی وازەقی و کەس گوێمان لێ ناگرێت ئەبینی برادرانی ئاسایش و پۆلیس بە شەو بە ڕۆژ خۆنەویستانە گیانە سەردەستانە ئەگەڕێن بە ناو شارە دەوریاتەکان خزمەتی خەڵکەکان پاراستنی ژیانی خەڵکیان گرێتە ئەستۆ ئەمانە لای تۆ چی ئەگەێنێ من ئەڵم بە قوربانیان بم قەزان لە من کەوێ ئەگەر خوا ئەمەم لێ قوبڵ کا قەزای ئەوان لە من کەوێ تێگەشی دوور بن لە هەموو بەڵاو مصیبەتێک بەڕاستی منەڵم گیان لەسەر دەچن مەمنونیان مسپاسیانەکەم یعنی بەڕاستی ئەوەی ئەوانەیەکەن یعنی نیشتمان پەروەری لەمانەوەیە نەک لە سەرکردەکانەوە بەدەر لەمانە ئەمانە بە ئەرکی خۆیان هەستاون لە شیان ساغ بێت و ئێمە سوپاسیان نەکەین بەڵام ئێمە چۆن بتوانین وەکو هاوڵاتێکی سادە هەر کەس لەلایەن خۆمانەوە ببینە ئاسایشە ببینە پۆلیسە ببینە پێشمەرگەیەک بۆ ئەگەر کارێکی نەخوازرا و کارێکی نەشاوان بینی کارێکە بۆ هۆی زەرەرگەیاندن بەم شارانەی هەرێمی کوردستان چۆن بتوانین ئێمەش ڕۆڵی پێشمەرگە و ئاسایش پۆلیس ببینین و هاوکاری ئەوان بین وەڵای ئێمە ئەگەر شتێکی خەتەرناک ببینی شتێک ببین بەنوایە بێ ئەبێ خەبەرداریانکەین ئەوە ژمارەی تەلەفۆن هەیە ئەوە هەموو بەشەکان تەلەفۆنیان هەیە هەر لە نێشتنی تاوانەوە لە ئاسایشەوە ئەمە لە پۆلیسەوە هەر هەمویان ژمارە تەلەفۆنیان و ئەتوانی پەیوەندیان پێ بکەیت و ئەتوانی دوای ئەو شتەکەوی نێڵیت شتەکە دەربات ببێ و سەیتەرەکە نەسەری بیگرن و لە کۆڵمی لێ بکەن و تێگەشی ئەبێ ئێمە هەموو هاوکارمی لە دەگەر هاوکاری ئەم ئاسایش و پێشمەرگە و پۆلیسە نەبێ بەڕاستی ئیشەکان خراپە یعنی ئەگەر بە من بێت ئەبێ ئەم جادانە پاکەینەوە وەکو خەڵک هەر جادەکانش پاکەینەوە وەکو خەڵک تێگەشی دەبەرێ هاوکار بین هەچێ بە ئێمە ئەگەرێ بەلای گەشتکە لە شوێنێک ئەگەر بە من بێت ئەچم بەلایکی بۆ خرم لێ بەسم و باوەکە بە فێڕۆ نەڕوە یعنی لە شتێکی بچووکە بۆ شتێکی گەورە بۆ دەستگا ئەمنیەکان هەموو هاوکاریان بین کوردستان سوپاس بۆ خوا زۆر ئارامە لە ڕووی پاراستنی ئەمنیەتەوە تا چەند بەمە دڵخۆشیت ئەوەتە شاری هەڵەبجە شاری سلێمانی شاری دۆک شاری هەولێر خەڵک بە ئازادی ئەڕات و یەت بەبێ ترسیە بێت تەقینەوە بێ بەبێ ئەوەی ترسیەوەی هەبێ کە لە ماڵ بێتە دەرەوە دوی شەوێتە دەرەوە پێنجی بەیانیتە دەرەوە دەی شەوێتە دەرەوە هیچ کێشەیەکمان نییە تا چەند بەمە دڵخۆشی شتێکی زۆر زۆر دڵخۆشکرە سوپاس بەخوا ئەمە فەزڵی خۆیان بەسەر ئەو میلەتە کایەتی وشیاری خەڵکیشی لەگەڵایە بە تەنیا ئێمە هێزە ئەمنیەکان نییە ئەمە وشیاری خەڵکی زۆر زۆر لەگەڵایە هاوکاریکردنی هێزە ئەمنیەکان ئەو ئازادی ژوای دێکردوە کە خەڵک ترسی نەبێ و هەچی شتێکە دەرەی بۆ ئەم وڵاتە بێ خۆمان خەبەر لە هێزە ئەمنیەکانە دەن پیادە دەخوا بەزابیاخوا و شتێکی زۆر زۆر دڵخۆشکەر و ئینشەڵڵا هەرواشە بێ و نەتیجەی باشتری شەبیانە بەڵێ ڕێکخێرانی دارایی تۆزە خەڵک تاسیری لەسەر خەڵک کردووانە ئەوی دروستکراوە ئینشەڵڵا ئەوەش نامێنێ و کۆتایی بەم نەهامەتێژ و شتانەش کۆتایی پێێت برادرانی ئاسایش و پۆلیس ئەبینیت بەردەوام بە شەو بە ڕۆژ دەوریاتیان هەیە و بە شارە ئەسوڕێنەوە و لەوانەیە خەڵک لە شیرینی خەوا بێت وەکو دەوتری خەڵک لە ناو نوێنی گەرما بێت ئەو لەوانەیە بە سەرما بە گەرما بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان دەوریاتەکە بە شارە و خزمەتی خەڵکەکات و بۆ بەرقەرابوونی شارەکان ڕۆڵی ئەوان چۆن هەڵەسەنگێنی ڕۆڵی ئەوانی شتێکی زۆر زۆر باشە و خواستە کەوتویان کە بەڕاستی زۆر زۆر هیلاگە بن زۆر زۆر ماندۆ بن شەو ڕۆژان خۆتە سەرێک بۆ ئەمنێت و ئاسایشی ئێمە بۆ پاراستنی گیانی ئێمە هاوڵاتیان پێویستە ئێمەش هەمومان هاوکاریان بکەین ڕێزیان لێ بگرین زۆر زۆر هاوکاریان بکەین و ئەوانە ڕۆڵی ئەم میلەتان هەموو کوردی ئێمە برای ئێمە کەسوکاری ئێمە ئەبێ جێی سەربەرزین بۆ هەر هەمومان نەگەر ئێمە بۆ هەموو میلەتی کورد بەدەر لە برادرانی ئاسایش و پۆلیس و پێشمەرگە ئەوە پێشمەرگە خوا لەشان ساغ کاسوونەکانە پاراستووە ئاسایش و پۆلیسیش ناوشاریان پاراستووە بەڵام لەگەڵ ئەمە ئێمە چۆن بتوانین هەرێک لە ئێمە من جەنابەت کامێرەمانەکەم هەڵاتیەک چۆن بینە پۆلیسێک ئاسایشیەک پێشمەرگەیەک بۆی هاوکاری ئەوامی بۆ یەک ئەگەر کارێکی نەخوازراوەمی لە هەر شوێنەکە خوا نەخواستە ئاگاداریان کەنەوە بۆی هاوکاری ئەوان بۆی ئیشەکەی ئەوان بە تەواوی سەر بگرێت چون ئەوان ناتوان ڕەنگە فریا هەموو شتێک نەکەون بەڵام کە هاوڵاتی هەوڵی دا شتێکی نەخوازراوی بینی پەیوەندی بەوانەوە کرد ئەوان ئیشەکانیان ئاسانترە بێت چۆن ئەم ڕۆڵە ببینین پێویستە ئێمە هەمومان هەموو کەسێک لە ماڵەکەی خۆیەوە لە گەڕێکەی خۆیەوە لەو شوێنانی کە تایە ئەژی پێویستە هەر هەمووان هاوکاری هێزەکانی ئاسایی بینێگە شتێکی نامۆمان بینێگە خەڵکێکی غەیرەمان بینی چانیمان ئەم کەسە مراقبەی خەڵکین عیب نییەوانە من کەسێکی نامۆیەتە گەڕەکەم با مراقبەی کەم زانێکم ئەم کەسە بەچمە بەسەگێتە ئەم گەڕەکەم پێویستەوان ئەجا ئەوەل دەستگا ئەمریکان هەموو ڕقەمی تەلەفۆنیان هەیە لە کۆڵانەکان لە هەموو کەسە لایەت پێویستە هەمومان هاوکاریان بین بە تەلەفۆن ئاگاداریان کردن خۆ جاران نەماوە بڵێ وڵا دەستم پێ ناگە هەر تەلەفۆنەکە دەبێن لە جیفانی خۆدوانە هەر دەرحەز هێزێکی بێ ئاگاداریەکەیت و
ئەتوانی ئاگاداریان کەی بۆی هیچ شتێکی خراپ ڕوونەدا لەگەڵ دوا پەیامە چییە؟ وڵا دوا پەیامم ئینشەڵا ئەم قەیرانە کۆتایی پێێت داوام لە هەموو وڵاتیان ئەممان هاوکاری هێزە ئەمریکان بین دەستخۆشیان لێ بکەین ماندووبوونیان بە هەند وەربگرین هەر ئەوەی هیچ ئینشەڵا ئەم قەیران و نامەکەش کۆتایی پێێت و بە زووترین کات و هەمومان وەکو دۆخی جارین لێتەوە و ژیانی مامۆستایانی ژار هەموو ئینشەڵا پشت بەخوا کۆتایی پێێت و خوێندکارەکانمان هەموو چنۆ خوێندکار و کەنادەوێت سۆسپاس. وەڵای من بەنسبەت خۆمەوە زۆر دڵخۆشم چونکە بە حکمی خاسە سلێمانی بە تەواوی زۆر ئارام و یادەنگا بۆ شارەکانی کەس لەخوا بەزیاوێ عیبیان نییە تا ئێستا. لە تۆ دڵخۆشەکات ئەوەتە ئەبینی لە کەرکووک چ وەزعێکە خەومێت ئەبینی لە مووسڵ چ وەزعێکە لە شارەکانی دیکە چ وەزعێکە خۆمێت ئەمە تۆی خۆشحاڵ کردووە؟ وڵای بەنسبەت ئەوە نەوەڵا خۆشحاڵ نیم ئەوە نا بڵێن ئەوەی بۆنێ ئەم شەڕەوە بۆنێ ئەم بێ نەمەبەست ئەڵەم لای ئەوان شەڕە و لای ئێمە ئارامیە تۆ بەم ئارامیێرە زۆر خۆشحاڵی؟ بەڵێ بەڵێ تاکیدم بەڵێ ئەرەوەڵا زۆر ئارام و زۆر دڵخۆشم. برادرانی ئاسایش و پۆلیس لەگەڵ پێشمەرگەیە ئەوە بینی پێشمەرگە سنوورەکانە پارێزێت برادرانی ئاسایش و پۆلیسیش شەو ڕۆژگیان سەردەستانە خەڵک لە شیرینی خەوای ئەوان دەوریاتەکەن بەناو شارە و سەرۆماڵی هاوڵاتان ئەپارێزن ڕۆڵی ئەمان چۆن هەڵەسەنگێنی؟ وەڵا من لێرسەوە دەستخۆشیان یەکەم زۆری زۆر دەستیانە گوشم دەست و چایان ماچەکەم لێرەشە سوپاس و ڕێز و ئینیش بۆ شەیدان و بۆ پێشمەرگە قارەمانەکانیش دەخوازم زۆر سوپاسی هەموو لایەکانەکەم. برادرانی ئاسایش و پۆلیس بە ئەرکی خۆیان هەستاون بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە چۆن بتوانین هاوکاری ئەوان بین ئەگەر لە شوێنەکە کارێکی نەخوازرەوان بینی کارێکی تیرۆریستیمان بینی کەسێکمان بینی مادەی هۆشبەر هێنێتە هەرێمی کوردستان و ئەوێت گەنجەکان خەڵکی هەرێمی کوردستان تووشی کارەسار و تووشی نەخۆشی تووشی ئەنواع ئەشکال گیرروگرفت بکات ئێمە چۆن هاوکاری ئەمان بین ئەگەر شتێکی نەخوازرەوان بینی پەیوەندیان پێوەکەین و بۆ ئەوەی ئیشەکەی ئەوان ئاسانتر بێت و بۆی ئارامەکە زیاتر بەردەوام بێت. وەڵای توانین لە هەموو لە تای خۆیان لێکەوێ یەکەمان هەمومان ئەبێت چاوکراوە بین لەو ناحەیەوە هەمومان چاکراون لە ڕێی هەمومان لە ڕێی لە هەموو برادێکەوە ئەبێ وەکو چۆن هەستکەین بە شتێکی نامۆ ئەگە بێ هەستکەین بڵێن ڕێی تەلەفۆنەکانەوە خەبەر بین بە ئاسایش بۆ برادرانی ئاسایش بە هەمان زۆر بە دڵنیایەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ بۆ ئەو کەسانەی کە ئەو بەزم و شتی پیسانیان ناو شارەکانەوە پیسی بڵاوەکەن. دوا پەیامەت من ڕێز سڵاومەیە بۆ پێشمەرگە قارەمانەکان و سەری ڕێز و ناوازش بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ شەیدانی دانەوێنین. وەڵا ئەمە خۆشە ئیتر کوردستان ئازادە و شەڕەکان لەو حدودەیە ئەو حدودەش داعشە شەڕی زۆرە لێ پێمان دەکەن و تەواویش نا کوردستان ئازادە خۆشش ئارامی ناو شار مرتاحیت با دڵی خۆدیەیت و ئەچیت وەڵا مرتاحین بەس خەڵکە بێ ئیشە و بێ مەعاشە و پارە نییە و ئیش و کار نییە و خەڵک هەمووی وایە ڕاستەکەی لە ڕووی مادیەوە هەمووی قەیرانی توش بووە بەڵام لە ڕووی ئارامیەوە لە ڕووی ئاسایشەوە خۆشە ئەرەوەڵا خۆشە الحەمدولله. برادرانی ئاسایش و پۆلیس شەو تا بەیانی بە شارە دەوریا دەکەن بۆ پاراستنی ئارامی شار برا پێشمەرگەکان سنوورەکانە پارێزن ڕۆڵی ئەمانە چۆن هەڵەسەنگێنی؟ وەڵای گەورەتی و ڕۆڵ دەبینن بۆ ئارامی ئەم شارە ئەوان دەور دەبینن ئەوان دەوریان بینیوە هەتا ئێستا نانیش و ئاسایش و پۆلیسە بۆ هەموو ڕۆژە دەتەقینەوە لێرا بوو ئێستا ئازادش کورد الحەمدولله ڕۆڵیان بەرزە نرخێنی ڕۆڵیان زۆر بەرزە نرخێنمەرەوە. بەدەر لەمانە ئێمە چۆن بتوانین وەکو هاوڵاتی هەریەک لە خۆمان ببینە ئاسایش ببینە پۆلیسی ببینە پێشمەرگێک بۆ پاراستنی ئارامی شار و بۆ پاراستی سنوورەکە ئەگەر شتێکی نەخوازەوە بینی پەیوەندی بەوانەوە بکەین. زۆر احتیاجی هەتا ئێستا خەڵک هاوکاری ئاسایش بووە هەتا ئێستا خەڵک لەگەڵ ئاسایش بووە ئەو شتانێک کە بیندراون و ئەوەی کە ئاسایشی ژەی زانی و زانیوێتی هەموو لەلایەن خەڵکەوە پێی وتراوە ئەوانیش دەورە سەرەکیان بینیەوە نانێشتە و شتە ڕووبدا ئیتر هەچی شتێک بێ معناوە خەڵکیش لەگەڵیانە خەڵکیش زۆری خۆش دێن ئاسایشیانی ئەم خەڵکەشانی ئاسایش. وا پەیامە چییە؟ وەڵا هیوادارم شارەکانمان ئاوا خۆش بێ وەک ئێستا و ئارام بێ و خەڵک لەگەڵ ئاسایش و پۆلیسا بێ و هەچی شتێکی نەخوازرایان بینی بە خەڵک بڵێن و بە ئاسایش بڵێن و ئیتر ئێمە چیمانەوێ خۆشی و ئارامی ئەم خەڵکە. لە سایە ڕەحمی خۆی گەورەوە شارەکانی هەرێمی کوردستان ئارامی و ئاسایشێکی زۆری پێوە دیارە ئەوەتە دەبینن من وەک ڕۆژنامەنووسێ وەکو ڕاگەیاندن کارێک لە نێو بازاڕە خۆم پەیامێرەکەم بەبێ ترس و خۆف بەرنامە تۆمارەکەین و لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆ دەکەین هاوڵاتیان دەبینی بە ئازادانە لە ناو شارە تێدەپەڕن شەوان خەڵک دێتە دەرەوە پیاسە و گەشت و گوزار و گەڕانی خۆی
دەبینی خەڵک زۆر ئارامە لە ڕووی ئارامی و ئاساییشەوە. ئەمە جیالەوەی کە خەڵک لە ڕووی ئابوووریەوە قەیرانێکی ئێجگار زۆری هەیە، بەڵام با قەیرانی ئابووری بخەینە ئەولاوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئاساییشەوە خەڵک زۆر دڵخۆشەبەوە. بۆ ئێمە هیوادارین برا پێشمەرگەکانمان کە سنوورەکانە پارێزن خوای گەورە زیاتر هاوکار و یارمەتی دەریان بێت بۆ ئەوەی کە زیاتر سنوورەکان پارێزن. و بەرادرانی ئاسایش و پۆلیس کە ئارامی شاریان پاراستوە و شەو تا بەیانی شەو نوخونی دەکەن، ئێمە دەستخۆشییان لێ دەکەین و سوپاسیان دەکەین کە توانیویانە واز لە ژیانی تایبەتی خۆیان بێن و خزمەتی هاوڵاتیان بکەن. ئەمە جێگەی دەستخۆشی، ئەمە جێگەی سوپاس و پێزانینی ئێمەی هاوڵاتیە بۆ ئەو برا بەڕێزانە خوای گەورە سەرکەوتویان کات. هەڵبەتە بیریشمان نەچێت لە ناویانە خوشکی بەڕێزیشی تێدایە ئەوانی سەرکەوتو بن، ئەوانی دەستیان ساغ بێت، ڕۆڵی خۆیان هەیە شانبەشانی برا پێشمەرگەکان، برا ئاسایش پۆلیسەکان، ئەوانی ڕۆڵی گرنگیان هەیە، چ لە ناو دایرەکانە بێت چ لە دەرەوەی دایرەکانە بێت ڕۆڵی بەرچاو ئەبێنن. ئێمە هیوادارین خەڵکیش ببێتە هەر یەکە لەلایەن خۆی بێتە ئاسایشی، بێتە پۆلیسی، بێتە پێشمەرگەیەک بۆ زیاتر پاراستنی ئەمن و ئاسایشی شارەکانی هەرێمی کوردستان. ئەوەتە دەبینین ژمارە 106 ئاسایش هەیە. هەر کارێکی نەخوازرامان بینی پێویست هەرێک لەلایەن خۆمان و پەیوەندی بە ژمارە 106 ئاسایشەوە بکەین و هەروەها پەیوەندی بە ژمارە 104 پۆلیسەوە بکەین بۆ ئەوەی کە ئەو برا بەڕێزانە بێنە هاوکاریمان و نهێڵن کارەکە کار لە کار بترازێت و ڕووداوی گەورەی لێ بکەوێتەوە بۆی دەست بەچێ کێشەکان چارەسەرکەن. ئێمە هیوادارین ئەم ئاسایش و ئارامەی شارەکانی هەرێمی کوردستان زیاتر بەرقەرار بێت بۆ زیاتر دڵخۆشتنی هاوڵاتیان و زیاتر پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان. والله زۆر بەمە دڵخۆشین بە تەکید، یعنی لە سلێمانی لە تەمتەماڵ ئێمە لە تەمتەماڵین، بەڵام ئێستا یەک دوو ڕۆژێکە بەڕاستی تووشی دڵڕاوکێ بووینە بە بۆنێ ئەو شەڕێکەوە لە کردکۆ دەستی پێکردووە لە بینی هێزەکانی خۆمانە و هێزی داعشە. بەس ئەوە ئەگەر ئێستا زۆر لە خوای گەورە بەزیابێ زۆر ئارامە، بەڵام هەرچەندێ وەزعی داراییمان زۆر خراپە، بەڵام هێشتا هەر زۆر باشە. دڵخۆشی بەمە زۆر ناوەڵە بەستمەوەیە دڵخۆشی بەو ئارامەی کە لە شارەکانی هەرێمی کوردستانە بەرقەرارە. تەکید ئەرەوەڵا بە بۆنەی ئارامێکەوە بەڵێ دڵخۆشم، بەڵام قەیرانی دارایەکە ژوامان لێک تووشی دڵڕاوکێ یا شەڕکردن لە کەرکووک ئەوانە بەڵێ ئەوانە بەڕاستی تووشی دڵڕاوکێ و ناخۆشی کردوین. برادرانی ئاسایش و پۆلیس لە ناو شاریان کۆنتڕۆڵ کردەوە بڵێن ناوشارە پارێزن بە شەو بە ڕۆژگیان لە سەردەستانەوە زەن لە ژیانی خۆیان هێناوە و دەوترێت خەڵک لە شیرینی خەوای ئەوان دەورەتەکان بە ناوشارە و خەڵک ئەپارێزن. برا پێشمەرگەکانمان سنوورەکان ئەپارێزن. ڕۆڵی ئەمانە چۆن هەڵەسەنگێنیت؟ واللهی هیچ کامێکمان کە ئێمە فەرمانبەری حکومین ئایا لە هەر وەزارەتێکە هیچ بکەین وەکو وەزارەتی پێشمەرگە دەورمان نابێت بە تەکید ئێمە دەستخۆشی لە برا پێشمەرگەکانمانەکەین. هەموو کاتێکیش ئەوان چاوی ئێمەن، ئەوان هێزی ئێمەن، ئەوان بینینی ئێمەن، هەموو شتەکانی ئێمە لەم ژیانەکە ئێستا لەسەرم جادێ و بە ئارامی دێن و ئەڕۆین و بەهێمنی هەمووی ئەگەڕێتەوە هۆکاری ئەوان دروستیان کردووە، چونکە ئەگەر ئەوان نەبن ئێمە ناتوانین بەم شێوەی ئێستا لەم شوێنەیە بە ئارەزوی خۆمان بینە بازاڕەوە. بە تایبەت ئەو دڵ تۆزە دڵڕاوکەیەوە هەمانە ئەڵێن احتیمالە داعش لە کەرکووک زۆر نزیک بێ لەمانەوە، ئەوەشمان یعنی ئەوان نەبێت ئەوەشمان نابێت. برادرانی ئاسایش و پۆلیس کە ناو شاریان پاراستووە بە تەکید ئەوانیش زۆر دەوریان هەیە، سوپاسیان دەکەین و چاوی ئێمەن هەموو کاتێک. ئێمە چۆن بتوانین وەکو هاوڵاتیەک جەنابەت من هەر کەسێکی دیکە چۆن ئێمەش ببینە پێشمەرگەیەک ببینە ئاسایشە پۆلیسێک بۆ هاوکاریکردنی ئەوان ئەگەر کارێکی نەخوازراومە لە شوێنە کابینی پەیوەندیان پیانۆکەین هاوکاریان بین بۆ ئەوەی کە کار لەکە نەترازێ و خەڵک تووشی کارەسار نەبێ. ئیشتەڵڵا پشت بەخوای هەر کەسێک لە هەر تاکێکی کۆمەلگا لێرەیە لە هەر شوێنێکی ئەم کوردستانەیە بێت حەقی وایە ئەو چاودێری ئەو کەسانە بکات یا شتێکی بەو شێوەیە لەو بابەتە ببینێت حەقی وایە کە برادرانی ئاسایشیان ئەوانێکەوە تایبەتن بەو کارانەوە یەکسەر ئاگاداریان بکەیتەوە لەبەرەوەیکەوە ئێمە ئەم هێمنی و ئارامێکەوە هەمانە بەهۆی ئەوەیە کە خۆمان ئەبێ دەردی دڵی خۆمان بکەن، یعنی وەکو بڵێ دەوایەک بین بۆ خۆمان، بەڵام ئێمە کە شتێکی نامۆ ئەبینن و ئەوانە نەتوانین پەیوەندی بکەین. بچووکترین شت ئەوەیەکەوە ئێمە بتوانین پەیوەندیان پێوە بکەین بە هەموو شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوانان. ئایا بەوەیکەوە شارەکەمان بپارێزین بە ڕاگەاندنی هەر شتێکە لەم شارەیە ئەبێت بۆ نمونە کەسێک ببینی بەتەمای شتێک بێت یا بە نیازی شتێکی خراپ بێت بۆ شارەکەم، بەڵێ بە تەکید لێرە بم لە چەمچەماڵ بم لە دووهۆک بم لە زاخۆ لە هەولێر لە هەر شوێنێکی ئەم کوردستانە پێویستە ئەو شتا ئەنجام بدرێت لایەن تاکێکی کۆمەلگاوە. دوا پەیامەت
دواپەیان هیوادارم ئەو ئارامیکەوە هەیە ئێمە وازمان لە قەیرانی دارایی هێناوە ئێستا بەڕاستی بیر لەواکەینەوە کە ئەم هێمنی و ئارامیە چۆن بمێنێت ئیشەڵا پشت بەخوای گەورە هیوادارین کە برادرانی ئاسایش و وەزارەتی پێشمەرگە و ئێمە دەستخۆشییان لێ ئەەکەین کە ئەم شتیان بۆ ئێمە دروست کردو بۆمانیان قوڵقان و ئیشەڵا هەروە خۆی ئەمێنێت هیوادارم هەموو تاکێکی کۆمەلگا خۆی بێ بەرپرسی ئەم شتە بزانێت کە لە کەرکووک و لە مووسڵ ڕوو ئەدات دڵخۆشم بە زۆر دڵخۆشم پێ ئەبینی سێلێکی خەڵک بە ئازادی جەنابێت بە ئازادی ئەسوڕێتەوە بە ئازادی ئەسوڕێمەوە شەو دێتە دەرەوە بەیانی دێتە دەرەوە ئێوارە ئاچێتە دەرەوە ترست نییە دڵ ڕاوکردنی ئەمەی تۆ دڵخۆش کردووە بەڵێ زۆر زۆرش برادرانی ئاسایش و پۆلیس شەو تا بەیانی شەو نخونیەکەن و بە ناو شارە ئەسوڕێنەوە و ناو شارە پارێزن برا پێشمەرگەکانی سنوورەکانە پارێزن ڕۆڵی ئەمانە چۆن لە سەنگێنێ ڕۆڵیش پیرۆزە تەمەند درێژم بۆمان ئەی باش ئێمە وەکو خۆمان چۆن بتوانین تۆ لەلایەن خۆتەوە من لایەن خۆمە ببینە ئاسایش ببینە پۆلیس ببینە پێشمەرگە بۆ یەکە کارێکی نەخوازرەوەم بینی ئەوان ئاگادارکەینەوەی کاری ئەوان ئاسان بکەین کاری ئەوان قورس نەبێ زۆر هەرگەش کەسی خۆی بەکوڵ بزانێ ئەبەرکیشی ئەمنی شارەکە بپارێز ئەبینیت لە شارەکانی هەرێمی کوردستانە لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ لە شار و شارۆچکەکانە سوپاس بۆخوا لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی ئارامیەوە خەڵک زۆر ئارامە تا چەمە دڵخۆش پێشەکی سوپاس بۆ بەڕێستان بەڕاستی ئەمە مای دڵخۆشیە بۆ ئێمە چونکە هەر یەکێ لەو نعمەتانەی کە خوای گەورە پێشە بەخشە بریتە لە ئەمن و ئەمانەت ئەو ئاسایش بەڕاستی تۆ جار ئەگەر نانیشت نەبێ بەڵام ئەگەر ئەمن و ئاسایش هەبێ ئینسان هەست بە دڵمرتاحەیەکە ئەمە بۆ ئێمە لە سەر و هەموو شتێک کاتێک هەستەکەی مناڵەکەت بە بێەوەیە چێتە بەردەرگای یاریە کاتێتە ژوورەوە چێتە دەروانە دڵ لای ماڵ نیە کاتێکیتە دەرەوە ئەمە بۆ خۆی ئەو پەڕی نعمەتەی گەورەیە من هێواخوازم لە پاڵ ئەو هەرچەنە من لاوانێ ڕێی تریش مەبێ بەڵام بە پێویستی نازانم سەر باسکەم لاوانە ئەمە مەسەلەی ئەمنیەت و ئاسایش لە شارێکی کوردستانە لە مەسلحەتی دەسەڵاتدارانی شابێت چکە ساخۆتانزان سیاسەکانی ئێمە بە زۆری لەگەڵ ئەوەی کە سیاسین تاجیریشن ئەزانن کەوا ئەگەر ئەمنیەت نەبێت لە وڵاتە تیجارەتەکانیش زەرەرەکە بۆیە لەوانێ بەشێک لەو حاڵەتە مەسلحەتی خۆیان بێ کە ئەمنیەت هەیە هەرچەند ئێمە سوپاسی خوای گەورە لەسەرەکەین و یعنی ئەمە بە فەسڵی خوازن کە ئەم نیعمەتی پێبەخشی نیعمەتی ئەمن و ئەمانەت لەگەڵ هەبوونی قەیرانی دارایی و ئەم بەزم و ڕزمشتانەی کە لە وڵاتە هەیە بەڵام ئەمنیەت هەیەەوە ئەو پەڕی مای دڵخۆشیە بۆمان و هیوادارم خوای گەورە ئەم ئەمنیەتە زیاتر بەسەوانە هەڕێژێت و زیاتر فراوانتری کات و شاری کەرکووکی شەڵا ئەمنیەتی بۆ بگەڕێتەوەنەوە شارەکانی تری خواردتریش هەمووی ئەمنیەتی بۆ بگەڕێتەوە ئینشەڵا سوپاس بۆ بەڕێزشان برادرانی ئاسایش و پۆلیس لە ناو شارەکانە شەو تا بەیانی شەو نخونیەکەن و ناخەون و سەر و ماڵی هاوڕەتانە پارێزن پێشبەرگەکانیش لە سنوورەکانە پارێزن ڕۆڵی ئەمانە چۆن هەڵەسەنگێنی بەڕاستی ڕۆڵی ئەمانە جێی شانازیە کە من ئێمە سوپاسی برا پێشمەرگەکان و برانی ئاسایشی بەڕێز و پۆلیس هاتچۆ هەمویان بکەین چکە لەگەڵ ئەو قەیراندارایی کە ڕوویان تێکڕۆ هێشتا لەسەر ئیش و کاری خوان لەسەر داومی خوان بەردەوام من ئەمنیەتی شارە پارێزن ئەمە وەکو عەرجەنابتان کرد ئەو پەڕی سپاسگوزاری خوایەوێت و سپاسی ئەو هێزانە ژەگەین کە ئەو بڵین ئەمنیەتی شارە پارێزن و بەردەوام من خۆم جاری وە شەوان ماڵێمە بەرزترە لە شوقاین یعنی دیقەت دێم جاری وە سارەکانی ئاسایش لە سەعات 2 شەویشە بەگەڕەکان ئاسوڕێنەوەوانە و سەر و ماڵی هەوڵاتیانە پارێزن ئەمە سوپاسیان ئەکەین و هیوادارین هەر بەردەوام بن و یعنی بەڕاستی ئەمە مای شانازیە بڵێن دڵخۆشم بۆ حاڵتی کە ئێستا لە وڵاتە ئەمنیەت هەیە و بەو شێوازەیە ئێمە چۆن بتوانین وەکو هاوڵاتێکی سادە لەلایەن خۆمانەوە بۆ زیاتر پیرۆزڕاگەتنی ئیشەکانی ئەوان بۆ زیاتر هاوکاریکردنی ئەوان هەرێک لەمە ببینە ئاسایش ببینە پۆلیسە ببینە پێشمەرگەیەک بۆ زیاتر پاراستنی شارەکانی هەرێمی کوردستان بۆ زیاتر ئارامی بۆ یەگەر کارێکی نەخۆزرەمان بینی پەیوەندی بەوانە بکەین و ئیشەوان ئاساتن کرد بۆی ئەوانیش دەست بە جەفریای ئیشەکەکەون و کار لە کار دەترازێ و خوا نەخوازە کارەساتێ نەقەومێ ڕووداوی ڕوونەدا من نمونەیەکت بۆ باسم لەسەرەوە مەسەلەی ڕۆژێک شەوێکیان لە جادەیەکەوە ڕۆشتم هەستم کرد مەفرەزێکی ئاسایش لە پێشمانەوەیە سارێک کەوتە لە دوو گەنجیتیا بووە لە خۆم تۆزە گومانم لەیان هەبوو یعنی نانەتوانی بەگدانن و نەشانەتوانی بڕۆن ناچار هەستمە کرد شڵەژا بوو شڵەژانێکی پێوە دیار بوو کە من گەیشتمە لە ئاسایشەکان و کاکوتیان بەڵەتم سارە لە دواوەیە گومانی لەسەرە یعنی خۆ من لاوانە کابرا نەزانم کێ و شوێنە بەڵام هەر لە خۆ هەندێک کەسێک خۆی خەتە گومانەوە یعنی ئێمە چاوکراوە بین لە شوێنی کارەکانمانە ناو بازارمانە لە هەر شوێنێکە کاتێک کە شتێکە بینی گوماناویە زۆر ئەتیادی یعنی ئەو چکە تۆ سەر و ماڵی یەکێ پارێزیان کەسێ لە مردە ڕزگارکەوە پڕی بۆ خۆی وکوە
شتێ ئیشەی گەورەت کرد بێت چالاکی گەورەت کرد بۆی ئەمە هەممان دەست چاومان بخینە گەرد چاومان ورترکەین ینی بە جوانتە سیرکی بزانین ئەگەر گومانمان لە هەر شوێنێ هەبوو لە هەر شتێک هەبوو لە بەسیترین شت خێرا بەڕێزانی ئاسایش ئاگادارکەینەوە شتێکی چاکە و هیوادارین هاوڵاتیان پابند بەو ڕێنماییەوانە. دوا پەیام هیوادارم وڵاتمان بە تایبەتی شارەکانی سلێمانی و هەولێر و دهۆک وەروە کەرکووکیش لەو پەڕی ئەمنیەت و ئاسایش بێت و خوای گەورە ئەم شەڕ و شۆڕ و بەزم ڕزمانان لە کۆڵ کاتەوانێ و ئەمنیەت دووبارە بژێڕێتەوە بۆ وڵاتمان ئینشەڵڵا. کە ئەفسەرێکی پۆلیسم هەموو هەوڵی خۆم خستۆتە پاڵ هەوڵی برادەرەکان و دەستگا ئەمنیەکان تاوتوان ئەم شارە بە جوانی بێڵینەوە بە قوربانیان بم قەزان لە من کەوێ ئەگەر ئێمە بەیانی وەزعمان تێکچێ ئێمە ژەرەکو مەسیری ئەوانمان بەسەرێت ئاسایشیان ئەم خەڵکەشانی ئاسایش. سڵاو لەوێ سڵاو لەوە ڕێزیشتان کاکسەرکە و جەنابە دۆکو بەرپرسێکی ئەمنی ئەم شارە بابەتێکی ئێمەش لەسەر ئاسایش و ئارامی شارە ئەوەی کە دەبینیت شارەکانی هەرێمی کوردستان چه هەڵەبجە چ سلێمانی چه هەولێر چه دهۆک لە ڕووی ئاسایشە و لە ڕووی ئارامی و سوپاس بەخۆ زۆر ئارامە تا چەند وەک هاوڵاتیەک هەمووکو بەرپرسێک بەمە دڵخۆشی. طبعا هەر وڵاتێک ئاسایش و ئارامیتیانە بێ بە وڵات حساب ناکرێت ئەو شوێنەی کە مرۆڤەوێت دەبێت سەرەتا ئاسایش و ئارامیتیا بێ اینجا شتەکانی تر زەروریەتی ژیانن. سواز بۆ خوا سواز بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی کاورەکە هاوکاری دەستگاکانی ئاسایش و پۆلیسن ئێمە هەمومان بۆ یەک ئامان چاوڵین ئەوەیە کە سلێمانی بەم ئاسایش و ئارامیەوە بمێنێتەوە ئەوەی لەسەر شانی ئێمە وەکو ئەرکەکانی پۆلیس و ئاسایشی ناوخۆ من کە ئەفسەرێکی پۆلیسم هەموو هەوڵی خۆم خستۆتە پاڵ هەوڵی برادەرەکان و دەستگا ئەمنیەکان تاوتوان ئەم شارە بە جوانی بێڵینەوە یەک لە بەرەوەی وڵاتی خۆمان و دووش ئێمە بەرپرسین لە ئاسایشی هاوڵاتیان. جناباسی هاوڵاتیت کرد هاوڵاتی تا چەند هاوکاری ئێوەیە بۆ کارە نەخوازراوەکان بۆ ئەوانی کە خوا نەخوازە ڕووداوێت لە شارە ڕووبدا تا چەند هاوکاریەوە پەیوەندیان پێوە ئەکەن. ئەتوانم بڵێم هەموو تاچێک لە شاری سلێمانیا بۆ خۆی ئاسایشێک و پۆلیسێکە بەوەی کە و معلوماتانی کە ئاگاتە ئێمە کە ئاگاتە ڕێخەری پەیوەندیەکان ژمارە سڵە بەڕاستی هاوڵاتیانی شاری سلێمانی زۆر هاوکارن سەبارەت بە ڕووداوەکان سەبارەت بە ئەو شتانە نەخوازداوانەی کە ڕوئیان جای تا گە ڕووداوی هاتوو چاو بێ یا ئۆتۆمبیلێکی گومان لێکراوە بێ یا کەسێکی گومان لێکراوە بێ هەموو کاتێک پەیوەندیان پێوە کردوێت. ئەم ئارامەی هەرێمی کوردستان تۆی دڵخۆش کردووە. تەمەەن من پێم وتی سەرەتا ئەگەر ئاسایش و ئارامی نەبێ دڵڕاوچێ و ترس و تۆقین ئەبێت بەڵێ من زۆر پێی دڵخۆشم ئەتوانم بڵێم ژیانی خۆشم بەختەکەم لە پێناویم ئاسایش و ئارامیە. هێزەکانی بەڕێستان وەک پۆلیس و برادەرێن ئاسایش بەردەوام ڕۆڵیان هەیە شەو ڕۆژ وازە لە ژیانی تایبەتی خوان هێناوە خەڵک لە گەرمەی خەوایە ئەوان لە دەوریاتان ئەمانە تا چەند وەکو لایانی دەستخۆشی وەکو لایانی سوپاسکردن لەلایەن بەرپرسەکانی ئەمنیەوە هاوکاری ئەکرێن تەشجیع ئەکرێن بۆی زیات لە کارەکانە بەردەوام بن. ئێمە ئەرکەکە ئەرچی سەرشانی خۆمانە پێویستمان بۆ نییە بڵین ڕۆژێک لە ڕۆژان یەکێک دەستخۆشیمان لێ بکە بەڵام هەرخۆشە تەشجیع وایە بەڵام ئەوەی کە من لە ناو خەڵکام ئەوەی کە من هاوڵاتیان بینێ زۆر دەستخۆشیمان لەکەن زۆریان پێخۆشەکانمان بینن زۆر سوپاسمانەکەن تر بۆ بڕێبەرایەتەکانی تیژ هەروایە ئاسایش خەڵک زۆر دڵی پێی خۆشە هاوکارن زۆریان پێخۆشە کە وەزعی سلێمانی ئارامە یعنی لە ساسی خەڵکی سلێمانی هەموو کات سوپاسی ئاسایش و پۆلیسی سلێمانی کردووە. بۆ بینخستنەوەی هاوڵاتیان ئەگەر ڕووداوێکی نەخوازراوان بینی وەک هاوڵاتیەک پەیوەندی بەچیەوە بکەن ژمارەکەمان پێ بڵێ بۆی هاوڵاتی لای ڕوون بێ. ئێمە سێ چوار هێڵی گەرممان هەیە یەکێک لەو هێڵە گەرمانە کە هاوکاری هاوڵاتیانە ژمارە سا ئەوە سنتەری ڕێخەری پەیوەندیەکان دەورێکی فعال و چاچی هەیە ژمارە 106مان هەیە ئاسایشە 104مان هەیە پۆلیسی فریاکەوتنەکەوانیش ڕۆڵێکی گرنگیان هەیە 105مان هەیە نەهێشتنی تاوانە ئەم خێڵە گەرمانە 24 کاتژمێر کراون و لە خزمەتی هاوڵاتیانە. بۆ پەیامەت چییە بۆ زیاتر بەرقەرابوونی ئاسایش و ئارامی شار؟ هیوام وایە هاوڵاتیەکانمان بەردەوام لە پەیوەندیدام لەگەڵمانە ئێمە ئەگەر ڕووداوێکیش ببێت یا زانیاریەک هاوڵەتێکەکەی بێت تەلەفۆنیشمان بۆ بکە بچینە ئەو شوێنە جوانە بێ گلەی و گازندەمان نییە و بە خۆشحاڵیشەوە هەموو هەواڵەشان لێوەرەگرین. پەیامەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بڵێ زۆر دڵخۆشن بەو ئاسایش و ئارامەی کە لە شارەکانی هەرێمی کوردستانە بەرقەرارە. ئەمە وای کردووە سەرباری هەموو ئەو قەیرانەدارایانەی
کە هاوڵاتیان پێوەی دەناڵێنن بەڵام لە بەرامبەر ئەمەدا مادەم ئاسایش و ئارامی هەیە خەڵک زۆر دڵخۆشە چونکم دەشتوانرێت ئاسایش تێک بچێت بەڵام ئەوە یەکەم ڕەحمی خوایە پاشان هەوڵی برا پێشمەرگەکان و برادرانی ئاسایش و پۆلیسە کە ناهێڵن ئارامی شار تێک بچێت. ئەفسەرێکی پۆلیسی شماندواند ئەوەی پێڕاگەیاندین کە هاوڵاتیان ڕۆڵێکی سەرەکی دەبێنن لە پاراستنی ئاسایش و ئارامی شارەکانی هەرێمی کوردستان. بۆی ئەمە جێ دڵخۆشیە کە هەر هاوڵاتیەک لایەن خۆیەوە ئاسایشێکە پۆلیسێکە پێشمەرگەیەکە بۆ بەرقەراربوونی ئەمن و ئاسایش بۆ بەرقەراربوونی ئارامی چونکم بەدڵی خۆمان شەوان ڕۆژ بەیانی ئێوارە تاریک ڕووناک دەسوڕێنەوە لە شاردا و هیچ ترس و خۆفێکمان نییە. ئەمە جێگەی دڵخۆشیە کە مرۆڤەکان بەدورن لە تەقینەوە بەدورن لە کاری تیرۆریستی بەدورن لە ترس و دڵڕاوتیە. ئێمە هیوادارین خوای گەورە زیاتر شارەکانی هەرێمی کوردستان و پارێزێت و ئەو شارانشی کە تەقینەوەی تەیە کە ترس و دڵڕاوی تەیە خوای گەورە ئینشاءڵڵا بەرەناوچوونی ئەو تیرۆریستانە بەرەناوچوونی ئەو کەسە خراپکارانە ئینشاءڵڵا کۆتایی بۆ کێشانە بێت و خەڵکی بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان و لە ماڵەکانە بێنە دەرەوە و بە ئارامی ڕەفتار و هەڵس و کەوت بکەن. ئێمە هیوادارین هەر کەسێک لەلایەن خۆی بێتە ئاسایش و پۆلیسێک هەر کارێکی نەخوازراوی بینی پەیوەندی بەرەزەکانی ئاسایش و پۆلیسەوە بکات چونکم بە پەیوەندیکردن بەوانەوە کارەکانی ئەوان ئاسانتر دەبێت و ئارامی زیاتر لە شارەکاندا بەرقەرار دەبێت. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.